بەیانی ئەرسەلان قادر ڕاهێنەری دێدەوانی لەگەڵمانە بێت بۆ ئەوەی کە سەبارەت بەم چالاکیە بەیەکەوە گفتوگۆ بکەین کە چالاکیەکە بەشێکی ئێمە دەزانین کە خەڵکی کوردستان پێشتر ئەم چالاکیان ئەنجام داوە. بەخێر هاتی کاک ئەرسەلان قادر کە جەنابەت وەکو ڕاهێنەری دێدەوانی ئەم بەیانیە لەگەڵمانی. زۆر سوپاس بەڕێزی بەناوی خۆی گەورە میهرەبان. پێشەکی سوپاسی بەڕێستان دەکەین، سوپاسی ئەو کەناڵە دەکەین کە پێشوازیان لێکردین تاکو بتوانین هەندێک ڕوونکردنەوە بدەین لەسەر کاروبار و چالاکیەکانی دێدەوانی وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان. دەستەکانت خۆش بێ. پێش هەموو شتێ من هاوکارانم یارمەتیم بەم بامنیش ئەمڕۆ ببم بە چالاک لە دێدەوانی من ئەمە بکەمە ملم ئەمە ئاوها بۆ پشتەوە بەڵێ بۆ پشتەوە دەبی تر نازانم لەگەڵ کراسەکەشم نەختەوەی بەسەرەوە بەمەسەرەوە بەستاوە دەستخۆش ئێستا بژێت سواس ئێستا منش بووم بە ڕابەری پێشکەوتن بووم بە ڕابەری پێشکەوت واتە ئەمانە هەر کامێکی نیشانێکی هەیە نەخێر قۆناغمانە ئەمە کە دێدەوانی بە چار قۆناغ تێپەڕ دەبی قۆناغی بنەڕەتی کە لە 8 ساڵی تا 12 ساڵی دەست پێ دەکات پێیان دەڵێن کچان پێیان دەڵێن گوڵەکان کوڕەکان پێیان دەڵێن بە چۆشێر لە 12 تا 15 پێیان دەڵێن کوڕەکان پێیان دەڵێن دێدەوان کچەکان پێیان دەڵێن ڕابەران لە 15 تا 18 پێیان دەڵێن کچەکان ڕابەری پێشکەوتوو دێدەوانی پێشکەوتوو 15 تا 25 کۆلێژی پێ دەڵێن کچەکان پێیان دەڵێن سەرپەر کوڕەکان پێیان دەڵێن گەڕۆک. ئەم هەموو ناوە جوانش کە هەڵبژێراو بێگومان مەبەستانەوە چونکە ناوەکان هەمووی شتی سروشتن با بڵێن ئەو جوانیانن کە لە ناو سروشتا هەن و چونکە هەموو خێوەتگەکان لە ناو سروشتا ئەنجام بدرێت. بڵێ بەخۆی ئەگە بێ سەر واقعی یعنی کاری دێدەوانی کارێکی بەخۆڕاییە خۆبەخشانەیە یعنی ئەوەی دێ کار دەکات لە دێدەوانی دەبێکم بزانی ئیشی دێدەوانی چییە کاری دێدەوانی چییە ئیشی دێدەوانی و کاری دێدەوانی چییە ئیشی دێدەوانی کاری دێدەوانی ئەوەڵم یەکەم نیشتمانەکەی خۆی خۆش بێ ڕاستگۆبی کە ئینسانێکی بەتوانابی لە قسەکردن و لە گفتوگۆ و لە هەڵسوکەوتەکان خۆشەویستی هەموو گیان لەبەرەک بێ ژینگە پارێزبی زۆر گرنگە ژینگە پارێزی مەسەلەکەیە بەعری پێ دەلێ ئەو شوێنەی کە دەچی دەبی لە زاران پاکتر بی دەلێ اترك المكان أفضل من ما كان يعني ئەو جێ کە دەچی خێوەتگاری دەکەوێت کە بەجێ دەڵی دەبی لە زاران پاکتر و خاوێنتر بی. زۆر باشە جا با بزانین جگە لە گرنگیدان بە لایەنی جەستەیی ئەمە بێگومان لایەنی هزریش بەهێز ئەکات ئیتر چ لایەنێکی دیکە بەهێز ئەبێت لە چالاکیەکانی دیدەوانی لایانی ڕۆشنبیری قوتابی لایانی خۆشەویستی وڵاتە و نیشتیمانەکەی و ئاڵاکەی ئاڵا پیرۆزەکەی کوردستان ئێمە بەڕاستی لە کوردستان پێشەچێم دەتوانم لێرە لەو بەرنامەیەوە زۆر سوپاس و ڕێزی خۆم ئاراستەی وەزیری پەروەردە دکتۆر ئالان بکەم ئالان حەمە سەعید بە هەموو نەوع ئەکپاڵ پشتم بووە لە بۆ هەموو خولەکانی دەرەوەی وڵات کە من ئەندامەکەم لە ئەنجومەنی باڵای عێراق جەمعیەت کەشاف العێراقیە و ئەندامم لە ئەنجومەنی باڵای دێدەوانی کە لە وڵاتی مسرە کە ئەگەر سەیری ڕسمەکەش بکەم بە جلی کوردی دابەزیوم یعنی لە وڵاتانی مسر بەشداریم کردووە. بەڕاستی وەکو جەنابتان دەزانن بینەرانیش دەزانن زروفی دارایی تەسیرێکی زۆری هەبووە. بزانم کێشەکان چین کە ئێستا چالاکی دیدەوانیەکان کەمتر لە کوردستان یەکەم کێشەیەکمان هەیە داراییە کێشەی دارایی دووەم کێشەی دەرسی وەرزش وانەی وەرزش دەتوانم بڵێم 1985 لە قوتابخانەکان نەماوە هەموو مامۆستای وەرزش بەخۆیان لە زەدۆرەکەی لەگە بەڕێوەبەرەکەی دەدەنە وانەکانی تر وەکو بیرکاری فیزیا کیمیا مامۆستایەکەش هەر حەزی ئارەزوومەند نەمایە حەزی لێ ناکە ئێستا لە کوردستان ئێمە کە من ئەرسەلان قادر سەرکردەی دێدەوانیم خاوەن ئیشارەی خەشەبیم زۆر کەس دەپرسی دەرێ مامۆستا ئیشارەی خەشەبی چییە ئیشارەی خەشەبی کە پێک دێ لەو ملپێچە قاوەیەی ڕسمەکی نێودەوڵەتی تێدایە علامەتە لەگەڵ ئەو دوو پەلکەدارە پێی دەڵێن حەبە بە عەرەبی ئەوە پێی دەڵێن ئیشارەی خەشەبی ئەگەر دانەیەکی تر زیاد بووی ئێستا وەک ماجستێر من دەخوێنم پێی دەڵێن مساعد قائد تدریب دەوری ئەگەر بووە چار پێی دەڵێن قائد تدریب دەوری بەڵام ئەوانە لە شێ لە بەردەکەین ئێمە لە خێوەتگاکانی مەثەڵەن با بڵین لە ڕێو ڕسمەکی ڕسمیدا لە بەردەکرێن لە ڕێو ڕسمی هەر وەک باست کرد ئەمانە تایبەتمەندی خۆیان هەیە زۆر چاکە ئێوە کە بەشدارە بن لە وڵاتانی دەرەوە بەنای کوردستان بەشدار بەنای کوردستان بەشدار دەبین ئێستا ئەوە ئی نێودەوڵەتیە ئەو نێودەوڵەتی بەرکرێ بەڵام ئەوە ئیشارەی خەشەبی یعنی ئەوەی لە دێدەوانی شارەزایی هەیە بیکە ئەو دوو حەبەیەدی دەڵێ ئەو مامۆستای خاوەن ئیشارەی خەشەبیە وەکو ئەگەر بێ باسی سەربازی بکەی
تاز و نەزم چۆن کەسێک ئەگاتە ئەو پلانە بە خوێندن و بە بەردەوامی بڵێ واتە ئەمە قۆناغی خوێندنی هەیە قۆناغی هەیە بڵێ لە کوردستان چۆن پەرەی پێ ئەدرێت ئەوە یاخود جەنابەت بۆ بڕینی قۆناغەکان لە وڵاتانی دەرەوە خوێنی بووین ئێستا ئەمە لێرە خوێندنەکان لێرە ئێستا ئەمە بە هیواین کە لە مانجی نۆدا گوایە خولێک بکەینەوە بۆ سەرکردەکان لە بۆ ئەو مامۆستایانەی بەڕاستی لە کوردستان نەما مامۆستامان نەما ئیشارەی خشەبی تەنیا من ماوم ئەو مامۆستای ماون تەقاعد بووینە هەندێکیان وەکو مامۆستا عەبدولکەریم حازی خوا عەفوی کاو زۆربەی مامۆستایەکان کە مردوون خوا عەفویان کە نەماون ئێستا ئەمە سەرکردەمان نەمایە تەنیا من سەرکردەم هەر تەمەند درێژ بیت لەگەڵ ئێوەش چۆنەڵێ نەوەی دیکە بێنە ئەوەی کە ئەم بوارە لە ناو کوردستان بڵاو بکرێتەوە و زیاتر گرنگی پێ بدرێت ئەمە عەفوان ئەمە هیوادارین بکرێتەوە ئێستاما لە پێشەکی بەرنامەکمان بینی لێرە کە ملپێچیان لەبەرە ملپێچ بەستن وەکو قاعیدەکێ دەبی لەبەر بکرێت نەکرد بەر شێوازەك لەبەر بکەیت یعنی ئەوانەی کە پێی دەڵێن ئاهەنگی سەمەر یان حەفلەت سەمەر بە عەرەبی ئەوانەی ئاهەنگ دەژێڕن ئەوانەی هەڵپەرچێ دەکەن ئەوان گۆران نابی ئەو ملپێچە مل بکەوێت تا دەچی دەخەوی بەڵام ئێمە لە وڵاتانی خۆمان با بڵێن لە کوردستان هەر شارێک حەسەب حزبەکەی خۆی دەکات شتیوانیە ئەوە نظامەکی عالەمیە فەرموو ئێستا ئەگەر سەیری ئەو ملپێچەی بکەین ئەوە هەموو دەوڵەتەکان تیایدا بەشداری کردووە هەموو عەلەمەکانی تایە باشە مەرجەکانی بەشدار بوون یاخود ئەو کارانەی یاخود ئەو چالاکیانی کە ئەنجامرێت لەناو دیدەوانیە چی ئەبێ کەسێک پابند بێ پێی مامۆستاچی لێ ڕاهاتووبی لە زمان بزانی شارەزایە شێبی لەسەر سروشتەی کە تیادا بەشداری دەکا ڕاستگۆبی نیشتمان پەروەربی یعنی بتانی خزمەتی ئەو ژینگەی بکە کە کوردستان داینەوە بەڵام ئەمە لە کوردستان تەنها لە شاری هەولێر خێوەتگامانیە داوا لەو بەرنامەی هاتیمە خاصەتەن لە بۆ ئەو نوخاڵە گرنگە هاتیمە کە ڕێز و احترامە لە زۆرکەن داوا لە حکومەتی هەرێمی کوردستان دەکەم خێوەتگایەکمان لە بۆ بکەنەوە بە ناوی ئەو گەنجانەی تاکو بتوانین کۆیان بکەین لە کوردستان لە سلەیمانی خێوەتگا هەیە لە دۆکەیە بەڵام لە هەولێر نییە عەردیشمان زۆرە خاستن شێرە سووار بەناوبانگە لە بۆ دێدەوانی هیوادارین لە حکومەتی بەس سیازەکمان لە بۆ بکات بە ناوی یەک لە شەهیدەکان بکەین هەتا یادگاری ببینێتەوە مێژووەک لە بۆ حکومەتی هەرێمی کوردستان ئەوە بۆ شوێنێکی دێدەوانی بتوانین ئیشی تیا بکەین باشە ئەو خێوەتگانی کە لە هەرێمی کوردستانکردن تەنیا گەنجانی هەرێمی کوردستانن کە تیا بەشدارە بن یاخود چۆن ئێوە دەچنە وڵاتانی دیکە لە وڵاتانی دیکە ئەمەش دەتوانین ئەوان بینی ئێستا هەموو ساڵ بەغدادێن بەڵام ئەمە شوێنێکی تایبەتمانە دەیان بینە شوێنێکی چۆل دایاندرین بەڵام ئەگەر خێوەتگایەکمانە بوو شارەکان دەیان بینە ناو خێوەتگایەکەی بەڵێ عێراق دێ جنوب دێ ئێستا ئەمن دەتوانم بە لە وڵاتانی عەرەبی چەند دەوڵەتێک داوت بکەم ببینن کوردستان سروشتی کوردستان ئەمە لە ڕووی گەشت و گوزارش بێگومان کاری بالضبط ئەبێت بەڵام زاروێ ناگەمە ئەو شخصانە کە دەیانگەمێ یعنی تێداوام لێ دەکەن کە دەستمە مؤتەمەرەکان پێم دەڵێن مامۆستا ئەرسەلان شتێکمان بۆ بکە بینە هەموو شت لەسەر حسابی خۆیانە بەڵام جێی نیشتە جیبوونیان یعنی خواردن نووسنەکەیان ئایدی ئێمەیە وەکو ئیستیزافەت باشە بابینە سەر جلوبەرگەکە ئەمە جلوبەرگێکە کە تایبەتە بە سەرکردەی دیدەوانی کە لە کوردستان لەبەر ئەکرێت یاخود جیهانیە ئەوە جیهانیە ئەمە جیهانی ئەگەر بینە سەر کە قۆناغەکان باسم قۆناغی بنەڕەتی کچەکان وەردی لەبەردەکەن یعنی پەمەیی بەڵام کوڕەکان هەمویان کراسی سپی پانتۆری ڕساسی قایشی ڕەش پێڵاوی ڕەش تا بەڵام کچەکان لە جلەکانیان جوایەزە کراسی شین تەنورەی نیلی گۆرەوی سپی پێڵاوی ڕەش ملپێچەکەش ئەمە کە لە کوردستان لە بەیان دروست دەکەین هەتا دووربی لە هەموو لایەنەکان وەکو دواپرسیار ئەمێ بزانم ئەوانی کە دەبنە سەرکردەی دێدەوانی یاخود ئەبنە ڕێبەری دێدەوانی ئەبێت مامۆستای وەرزش بن گرنگ نییە گرنگ نییە واتە هەر بەڵام عەفوان ئەمە لە بواری پەروەردەی دەبی مامۆستابی بەڵام لە بوارەکان کە با بڵین ژینگە شخصێکمان لە بۆ دەنی سەحا یەکێکمان شخصێک دێ مەرج نییە بەڵام لە بواری پەردەوەی مەرجە مامۆستا بێت ئێستا ئەو خوڵەیە من دەکەمەوە مەرجە مامۆستا بێت دەبی لە 10 ساڵ کەمتری خزمەت نەبێ عمرەکەی لە 45 ساڵ زیاتر نەبێ ینی بەرەو تەقاعودی بڕوە زۆر سپاس دەکەین ئەرسەلان قادر ڕاهێنەری دیدەوانی لەگەڵ ماوەی بێگومان کردنەوەی خێوەتگەکان لەسەر پێکەوە ژیان لە کوردستانش کارەگەریکی زۆر باشی دەبێت بۆی کە میوانی زۆرترمان بێت گەنجەکان زیاتر لەگەڵ یەکتری لە هەموو ئاین و کولتورەکان لەگەڵ یەکتری تێکەون زۆر سپاس دەکەینە بەیانی لەگەڵ ماوە سوپاسی ئەوەش دەکەم سوپاسی و برادرانش دەکەم لە پشت کامێرەی من خاستن سوپاسی تایبەت و بۆ تۆ بەڵام با لە بیرم نەکەن ئەوانەی دەمبینن بتوانین خێوەتگایەکی بکەینەوە بتوانین خێوەتگایەکمان هەبی لە کوردستان ئەمن ئەو هەموو پێچانە مینە ئەگەر بە 1-2 سانیە ڕێگان پێ بدەن ئەوانە هەریەکە ئی دەوڵەتێک هەریەکە ئی شارێکە
ئەمن هیوادارم ئەمیش لە کوردستان ملپێچێکمە بی تایبەتمەندی بە کوردستان ئەوانەی دێن ملپێچەکەیان بدەمێت بەو هیوای جارێکی تر میوان بووی لەگەڵ منە بەو هیوایە من ملپێکی کوردستان کەڵم ئینشاءالله لە خزمەتدا دەستەکانت خۆش. زۆر زۆر سپاس سپاس بۆ لەگەڵ سپاس